ئەمریکا بە توندی لە جیهەر ئۆپراسیۆنێکی سەربازیە بۆ سەر ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیا بەڕوونیش ئەو پەیامە بە بەرپرسانی تورکیا دراوە. ئیدارەی بایدن بۆ چینی وایە هەر ئۆپراسیۆنێک بۆ سەر ناوچەکە بێجگەلەوەی هێزەکانی ئەمریکا دەخاتە مەترسیەوە هاوکات ئەو دەستکەوتانش لەبار دەبات کە ئەمریکا هاوپەیمانەکانیان لە جی داعش بەدەستیان هێناوە و هەر هێرشێکی دیکەش بکرێت تاکە سوودمەند داعش دەبێت. دنیا ستراول یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا دەڵێت هێرشی تورکیا بۆ سەر باکوور ڕۆژهەڵاتی سووریا بەتەنیا کێشەی ئەمریکا نییە، بەڵکو کێشەیەکی جیهانی و دەبێت جیهان هەستیارانەتر مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکە، چونکە ئەم هێرشە ئاسایشی ناوچەکە و جیهانیش دەخاتە مەترسیەوە. ئەم بتوندی لە دژی هەر عێریشەکە تورکێنە بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریە مە ئەڤ هەلوەستاخوا بە ئەشکەرەیش تورکێرە گوتیە بتایبەتی کۆ داعش سوودێ ژوێ ئۆپەراسیۆنێ وەردەگرە ئەڤ ژبلی ئەو باندۆریەن مرۆڤی پرسگرێک نەتەنێ هەبوونا زێدەتر ژە 10,000 چەکدارێن داعشەیە لە ناوە زیندانên هەسەدێ لێ هەبوونا نێزیکی 6,000 پەنابەر و کۆچبەران لە کامپا هۆلێ و کامپا ڕۆژ کو ڕاستی توندرەوی و خاپاندنێتێ. لە ماوەی ڕابردوودا بە بەردەوام گفتوگۆ لە نێوان بەرپرسانی تورکیا و ئەمریکا لەو بارەوە هەبووە. تەنانەت باس لەوە دەکرێت لە کۆبوونەوەی دوو قۆڵیەکەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە پەراوێزی لووتکەی ناتۆ ئاماژە بۆ پرسەکراوە. بەو پێی لە دوای کۆبوونەوەکەیان ڕەجەب تەیب ئەردۆغان کە پێشتر سوور بوو لە سەرنجامدانی ئۆپراسیۆنەکە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان ئەوان لە دەستپێکردنی ئۆپراسیۆنەکەیان پەلە ناکەن. بێجگە لە پشتیوانیکردن لە هاوپەیمانەکانیان لە ڕۆژاوا بەرپرسانی ئەمریکا بۆ چوونیان وایە داعش هێشتا ڕەشەیەکی جددیە و نابێت ئەو هەڕەشەیە فەرامۆش بکرێت، بەتایبەتیش کە ژمارەیەکی زۆر لە چەکدارانی داعش و کەسوکاریان لەژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات دەست بەسەرن. هەر هێرشێکی تورکیا شمەتیی ڕاکردنی چەکدارانی داعش لە زیندانەکان و خۆ بنیادنانەوەیان زیاتر دەکات. ئاستەنگێن داعشی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریێ ئەڤ گەفەکە بەردەوامە و ئەم دەزانن کو داعش دەخوازایش زیندانان بەڕەڤە و هەروەها مۆیەکێژی دەزانن کو دناوا کەمپاندا ئەندامێن داعشێ و ماڵباتên wan hene ku bi berdewamî xelkê tundrew dikin û dubare rahênanê bi wan dikin da ku tundûtîjiyê li hember xelkê Iraq û Sûriyê encam bidin. هەرچەندە ئیدارەی بایدن ڕازی بووە بە پێفرۆشتنی فڕۆکەی F-16 بە تورکیا، بەڵام هێشتا کۆنگرێس بەم بڕیارەی بایدن ڕازی نییە. لیندزی گرام کە یەکێکە لە سیناتۆرە دیارەکانی کۆماریەکان لەم دوایەدا سەردانی تورکیا و ناوچەکەی کورد و دەڵێت پشتیوانی لە بڕیارەکەی بایدن دەکەین، بەڵام دەبێت سەرەتا چارەسەرێک بۆ کێشەی نێوان ڕۆژاوای کوردستان و تورکیا دابدرێت و ناکرێت چی دیکە ئەم کێشەیە فەرامۆش بکرێت. چارەسەرەکەش ئەوەیە: یەکەم بە دروستکردنی ناوچەیەکی ئارام لەلایەن ئەمریکا، دومیش بە دروستکردنی پەیوەندی لە نێوان ڕۆژاوای کوردستان و ئەنقەرە. دیار کوردە ڕوودا و واشنگتن.